بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. لمعازي كري جبل وأخوي قول لي رازي بيت دقيرته وقتم أي في غنبري صلى الله عليه وسلم هوالم في بدا بكردوية كبن باتا بهشتوه ودورم بخاته ولا آقري دوزخ ولولام دا في غنبري صلى الله عليه وسلم فرمي براستي برسيارد لشتيكي قول كردوه وبيقمان او شتا آسانا لسر او كسي كخدا لسري آسان كردوه خدا بپرسته و هیچ هاولی بو بریار مده نوێژ بکە و زەکات بدە و مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بە حەجی ماڵی خوا بکە و دوای ئەمانەشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئایا دەرگاکانی خێرت نیشان بدەم ڕۆژوو پارێزەرە لە ئاگری دۆزەخ و خێرکردن گوناح دەکوژێنێتەوە و هەر وەکو چۆن ئاو ئاگر دەکوژێنێتەوە و نوێژی مرۆڤ لە ناوەڕاستی شەوەوە لە پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئایەتەی خوێندەوە تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون واتا تنیشتان دوور ئەکەوێتەوە لە جێگای خەوتنان لە خەو هەڵدەستن و شەونوێژ دەکەن و هاوار و نزا لە پەروەردگاریان دەکەن بە ترس و هیواوە لەو ڕۆزی و سامانەی پێمان داون دەبەخشن ئینجا هیچ کەسێک نازانێت چی شاراوەتەوە بۆیان لە بەهەشتدا کە هۆی گەشتبوونی چاوانن و ئەم پاداشتە دەدرێتەوە بەهۆی ئەو کردەوانەی کە کردویانە لە پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئایا خەبەرت پێ بدەم سەری ئاین و کۆڵەکەی و بەرزترین چییە؟ مەعاز منیش گوتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سەری ئاین بریتیە لە تەسلیم بوون بۆ خوای تاک و تەنها بەدڵ و ئەندامەکان تەسلیمی خوای گەورە بیت و کۆڵەکەی دین بریتیە لە نوێژکردن و لووتکەکەیشی بریتیە لە جیهادکردن تێکۆشان لە پێناوی خوادا و پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم فەرمووی ئایا خەبەرت پێ بدەم ئەی مەعاز بە شتێک بەهۆیەوە دەست بەسەر هەموو ئەمانەدا بگریت گوتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زمانی بەدەست گرت و فەرمووی ئەمە بگرە لەوەی کە لە خراپە بەکاری بهێنی گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمە سزا دەدرێین بەوەی کە قسەی پێ دەکەین پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم فەرمووی ئەی لەباری دایکت بچوویتایە ئایا زۆربەی ئەو خەڵکەی کە فڕێ دەداتە ناو ئاگر لەسەر ڕوون مەگەر هەر درۆینەی زمان نییە لە قسەی خراپ وصلى الله على نبينا محمد صلى الله عليه وسلم.